کاکە لاوی هات کاکە لاوی ئەجە بیدایەت ناوی تۆماس بوو ناوی تۆمی بوو بەڵام پێیان گۆڕیم کردیانە لاوی حەز ناکەم بگۆڕم حەز دەکەم تۆمی بی ئەنگۆ بڵێن تۆمی خۆشتریان لاوی لە کۆمنت بینووسن کاکە لاوە هات هەلا گغا شت دەوێت ها شت دەوێت دۆز دەوێت دۆز لۆ بکڕم دۆز دیدە لۆ بکڕم دۆزەکە حەز دەوێت دۆز لۆ بکڕم دۆز لۆ بکڕم ها سیۆ دۆز دەوێت دۆز بەخوا حەزی لە دۆزیە خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هێدفۆن بە هەموو جۆرەکانی بە تایبەتی هێدفۆنە ناوازەکەی هایپەرێکس خۆشم بەکاری دەهێنم بۆ دەستکەوتنی کورسی ناوازە کە هەر خۆشم بەکاری دەهێنم بۆ دانانی ئاکشن فیگەر لە باگراوەندت کە من هیوایەتمە بۆ دەستکەوتنی کۆنتڕۆلەری ناوازە بە ڕەنگی جیاواز کە من زۆرم حەز لێیە وەروە بۆ هەبوونی مێزی ناوازە کە من دوو مێز بەکاردەیم لە زیاتی یەک بەڵام ئەم تو یەک مێزت دەوێت دوود ناوێ ئەمانە و زیاتر هەمووی لە ئاری گەیمینگ بەردەستە دەتوانین سەردانی ئاری گەیمینگ بکەن لە شقامی تلمەتری لە شاری هەولێر یاخود لە ڕێگەی سوشال میدیا پەیوەندیان پێوە بکەن یان ڕۆنە وێبسایەتی ئاری گەیمینگ بەرهەمەکانیان ببینن داواکاری خۆتان بنووسن پێیان بڵێن گەیاندنیان هەیە بۆ هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 238 01 ژیری ئەمڕۆ سیویەکی مانجی یەکی 2025 مانجی یەکیشمان خلاص کرد واتە مانگێک لە 2025 کەم بۆ و دەمێ بە داوای لێبوردن دەست پێ بکەم بۆ ئەڵلقەی ڕابردوو کە کێشەی دەنگمان هەبوو هۆکارەکەش لەبەرەوەی نەبوو کەوا من بانقەس دەنگم بەرز کردیتەوە زۆر داوای لێبوردن دەکەم زام زۆبەتانی زعاز کرد بوو هۆکارەکەەوە بوو بەرنامەکەم ئەپلۆدی یوتیوب کرد بەڵام کۆپیڕایتی بۆ هات بەهۆی ئەوەی ڤیدیۆی ڕزدنی وڵی شەشم بەکار نابوو تڕیلەرەکە جا لەبەر کۆپیڕایتەکە ڤیدیۆیەکەم پەبلیک نەکرد هە بە پرایڤەتی مایەوە دووبارە مۆنتاژم کردەوە پارچەیەم نەدەرهینا ئێستاش نازانم پرێمەر ئەو عاتەی هەیە کاتێکە شت ئێکسپۆرت دەکەی زۆربەی کات کێشەی نییە بەڵام هەندێک کات هەندێک کێشەی تەکنیکی دروست دەبێت بۆ منە سەوت بەرز دەکاتەوە دەنگ تەواو نییە کێشەیەکی بۆ دروست بووم هەیە داوای لێبوردن دەکەم دووبارە دەبایە جێم لێ بگرت باوە بەڵام کاتەکە زۆر درەنگ بوو بۆی جێم لێ نەگرتەوە چونکە جاری یەکەم دەنگ کێشەی نەبووە داوای لێبوردن دەکەم هەوڵدەم میوزیک زیاتر کەمەوە و ئەگەر حەز دەکەن میوزیک بە کاملی بگۆڕم هەستان بۆ میوزیکەنێکە لە باگراوند بەکاردێ لە کۆمنت بینووسن زۆرترین دەنگ کەوا بڵێم میوزیک بگۆڕە بێگومان دەیگۆڕم چاوتان ماز دەکەم بەرز بە ئەڵلقەی ئەمڕۆ بکەین بابەتی زۆر سەرنجا چێشمان هەیە بۆ نمونە یاری فۆرزا هاتە سەر PS5 لە کۆتایی دەیانی وەکو وایە بڵێن گالۆڤار چۆ سەر ئێکسبۆکسی کۆتایی پێهادە و بەزمە و فیل سپێنسەر زۆر قسەی کرد لەسەر بابەتی ئێکسبۆکس و پلەیستەیشن و شتانە و سەرۆکایەتی پلەیستەیشن دووبارە گۆڕدرا بەڕێوەبەری پلەیستەیشن دووبارە گۆڕدرا و کێشەیەکی گەورە لە ناو پلەیستەیشن هەیە کە دەیانەوێت چارەسەری بکەن و جیتیئەی 6مان هەیە ڕزدنی وڵمان هەیە بابە سەرنجاشمانەیە ئۆکەی تکا دەکەم دوگمێ لایک ئەگەر بە تیڤی سیر دەکەی دوگمێ لایک لەسەر تیڤەکە دابگرە هەیتی لەسەر مۆبایل سیر دەکەی تکا دەکەم دوگمێ لایک دابگرە بە ئایپاد سیر دەکەی یاخود بە کۆمپیوتەر سیر دەکەی تکا دەکەم دوگمێ لایک لە بیت مەکەن تاکە ڕێگایە بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست پشتگیری لەم پرۆگرامە و پۆدکاستی من بکەن خەڵکی زیاتر ببینن و منیش بەردەوامم تکا دەکەم دوگمێ لایک لە بیر نەکەن بەرز بە پرۆگرام بکەین سەرەتاش گەورەترین ئەو یاریانەی کەوا لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە و لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێنەوە سەرەتا یاریێکی گەورەمان هەیە کە یەکێکە لە یاریە زەبەلەحەکانی ئەمساڵ ئەویش Kingdom Come Deliverance 2 کە بڕیارە لە 4 فەبریوەری واتە 4 مانجی 2 بڵاو بکرێتەوە واتە هەفتەی داهاتوو لەلایەن کرای ئینجن دروست کراوە پێم وابی ئەو یاریە لەبەر وەکو بەشی یەکەمە یعنی چەندین ژانڕێی جیاواز لە خۆ دەگریم هەفتەی داهاتوو زیاتر باسی دەکەم کاتێک کە ڕیڤیوەکان هات و شیکردنەوەی زیاتری بۆ دەکەم کەوا خەڵکی چی دەڵێن نۆشتانە بەس تڕۆیدێکیان لەم هەفتەیە بڵاو کردەوە کەوە کامێرایەکەیان وەکو فیلمەکان لێ کردووە کامێرا بەرامبەر کەسەکەی وەکو بە سینجی وەستراوە دەزوڵێ تڕۆیدەرەکەی زۆر سەرنجاکێش بووە لە ئۆنلاین ترند بوو بەتایبەتی لە تۆڕی ئێکس کە من بەردەوام لەناو تویترم لەناو ئێکسم بینیم بە ملیۆنان کەس سەیریان کرد و ڕیتویتیان کرد و قسەیان لەسەر دەکرد تڕۆیدەرەکەی بەدزی سەرنجاکێش بۆ مارکتینگەکی جوان بوو بۆ یاریەکە و لە هەفتەی داهاتوو لەسەر تەواوی پلەتفۆرمەکان
بەردەست دەبێت. یاری Citizen Sleeper 2 Stuart Vector کە ئەو یاریە بۆ هەموو کەسێک نییە بەڵام بۆ جەماعەتی PC یان کۆنسۆل حەزیان لەو زۆرە یاریە سەیر و سەمەرانەیە لەم هەفتەیە بڵاو کرایەوە و نمرەی 85% هەیە لە مێتاکریتیک واتە سەرکەوتنیی زۆر باش بۆ یاریەکە. و یاری نوێیەکەی سنایپەر ئیلی لە هەفتەی ڕابردوو باسم کرد کە ئەم هەفتەیە بەردەست دەبێت. ئێستا حالیان بەردەستە نمرەی 76 هێناوە بەرزترین نمرە نییە زۆر خراپیش نییە وەسەتێکی باشە مامناوەندی باشی پێ دەڵێن 76 بۆ کەسانی کەیفیان بە سنایپەر ئیلی دەڵێن گەیمپڵێەکەی زۆر ناوازەی وەکو پێشترە قەناسە و هێدشۆت و هێزکە پەیکەر و شتەکان دەبینی کاتێک کە تۆ پێکانەکەت دەکەی بەڵام چیرۆکەی لە ئاستی پێویست نییە چونکە ئەمە یاریەکی بچووکی ناو جیهانی سنایپەر ئیلیتەوە واتە سنایپەر ئیلیتی 5 و 6 و 7 شتانە نییە 6 نییە مەسەڵەن سنایپەر ئیلیتی 6 هەشتەمایە بێ بەس دەڵێن لە دوای ئەو یاریە پێویستیان بە گۆڕانکاریەکەی لە فۆرمیلای دروستکردنی ئەو یاریە ئەوەندەی کە لەسرم خوێندەوە لە ئۆنلاین پێم وابێت سە پلەس یان گەیم پاسی باشترین ڕێگا بۆ هەمومان تاقیکەینەوە. Tales of Iron 2 Whiskers of Winter لە هەفتە ڕابردوو باسم کرد ئەو یاریە بچووکە سیر دیارە بەڵام بەشی یەکەمی زۆر سەرکەوتوو بوو و بەشی دووەمیشی 81% هەیە واتە لە نمرە زۆر بەرزەکانی هەیە ڕاستە 90 نییە بەڵام بەو یاریە بچووکانە 81% نمرەیەکی زۆر باشە یعنی وا لە خەڵکی دەکە گەرچی یاریەکە شێوەی لەوانەیە بەدڵی هەموو کەسێک نەبێت لە ڕووی گرافیکەوە بەڵام بڵێ ئۆکەی ئەو یاریش شتێدایکەوە خەڵکی زۆر بەدڵیانە ینی شوێن هەبووە 100% پێدایان 90 گەیمەرانش بەدڵیان بوو 7.8 پێدایکە نمرێکی زۆر باشە بۆ زۆر یاری ئیترنال ستراند دافتەی ڕابردوو باسم کرد کە نازانم سەرکەوت دەبی یاخود ناوە پێش ناچێکەوە زۆر باش بێت نمرەی 69% هەیە لە مێتاکریتیک و گەیمەران 6.1 لە دەیان پێدا واتە یاریە مەکڕن ئەگەر حەزت بە گەیم پڵەیەکەیتی چاوەڕێکە لە مانکاین داهات و ئەکید بەلەوە دێت سە پلەس یاخود گەیم پاس بە هەرزانتر تاکە بکەیتەوە. پلەیستەیشن لە بۆ مانجی دوو سێ یاری ئاشکرا کرد کە دێنە سە پلەیستەیشن پلەس ئسنشەڵ واتە سێ یاری لە ناو هەژمارەکە و ئەکاونتەکە دەمێنێتەوە و ئیدی ناڕوە. سێ یاریمان هەیە Payday 3 High on Life Pac-Man World Repack کە جارەکەی تێش باسم کرد حەزم دەکرد بیاری بکەم نەمکڕی ئێستا کاتێتی ئەو مانگە تاقیکەمەوە. Payday 3 تەنیا بۆ PS5 High on Life بۆ PS5 و PS4 Pac-Man World Repack بۆ PS5 و PS4 پێم وابی لە مانگە زۆر باشەکان نییە بەڵام چکە Payday 3 یاریە گەورەکەیە بەڵام Payday 3 خۆ یاریی زۆر باش نەبوو پار بوو پێرار بوو کە بڵاو کرایان کێشەی تەکنیکی زۆر بوو گەیمەران زیاتر Payday 2 یان دەکرد لە زیاتیەوەی Payday 3 بکەن کاوەش نیشانەیەکی زۆر باش نییە کاتێک کە تو یاریشی نوێ بڵاو دەکەیتەوە. High on Life لە دەستەکەیت کە یارێکی 90 و 85 و ئەوانە نییە 76 و 77 زۆر خۆشە واتە یارێکی بەچێژە گەیم پڵەیەکەی بە تایبەتی بۆ کەسانی حەزیان بە یاری کۆمیدیە من زۆر کەیفم بە یاری کۆمیدی و جەماعەتی ڕیکم مۆرتیش زنجیرەی ئەنیمەیشنی ڕیکم مۆرتی ئەو یاریان دروست کردیەوە دەنگەکەش هەردەنجی مۆرتیە کە من لەسەر ئێکسبۆکس گەیم پاس کاتی خۆی کە هات تاقیم کردەوە زۆر چێژم نێبینی و لەوانەیە کاتم هەبی دووبارە تاقیکەمەوە لەسەر پلەیستەیشن 5 یاخود من هەندێک ترۆفی و شتی پێوەربگرم. مهم ئەوەی کە من پێشنیاز دەکەم بیکەن High on Life و پاکمانە پاکمانەکە زۆر خۆشە و پێویستە بیکەی بەڕاستی لەو زۆر یاریانەیە کە هەیکەلی ڤیدیۆ گەیمن لە مێژوودە تۆزێک ئاشنای پاکمان بن. High on Life یاریشی خۆشە و خراپ نییە و یاریانەش پێم وابێ لە چواری دوو ئەوها سێ چواری دوو بەردەست دەبن. ئۆکەی بینە لای هەواڵەکانی ئێکسبۆکس و گەورەترین هەواڵێم هەفتەیەشمان یەکسەر بەورەس پێ دەکەم کەوا بەڵێ لە کۆتاییدا یاری فۆرزا هۆرایزن 5 هاتە سەر پلەیستەیشن 5 واتە یەکێ لە گەورەترین یاریە تایبەتەکانی ئێکسبۆکس لە مێژوودا لەسەر پلەیستەیشن 5 بەردەست دەخرێ و پیجی یاخود لەناو فرۆژگای پلەیستەیشن پیجی یاریەکە ئێستا بەردەستە دەتوانانی یاریەکە ویشلیست بکەیت کاتێککە دەڵێن لە مانگەکانی بەهاری ئەمساڵ واتە لە سپرینجی ئەمساڵ مەسەلەن مانجی 3 و 4 و 5 ئەو یاریە بەردەست دەبێت ئەشتا نرخەکەیان ئاشان نەکردووە چەند دەبێت کە پێشبینەکەی لە نێوان 40 بۆ 50 دلار بێ واتە 67 نەبێت پێم وابێت لە نێوان 40 بۆ 50 یان 50 باوەڕ ناکەم زیاتر بی لە بەرەوەی یاریەکە کۆنە و پێگومان مایکرۆسۆفت دەبێت یاریەکە زۆر بفرۆشێ. لە کۆتاییدا ئیدی ئەو بەزمە کۆتایی پێ هات ئەو یاریە تایبەتە بە ئێکسبۆکس یاخود تایبەتە بە ئێکسبۆکس و پیسی و نەهات سە پلەیستەیشن ئەوە گەورەترین نیشانەیە و ستە باشی دەکەم کە فیل سپێنسەر ئیدی کۆتایی بە مۆزوع هێنا واتە چی دیکە نەبێتە مناقەشەکە ئەو یاریە تایبەتە لەلایەن ئێکسبۆکس یاخودنا چونکە دەرگایەکە کرایەوە چۆن دەڵێ بەنداوەکەشکە و شەپۆڵی
یاریەکانی ئێکسبۆکس و ئیدی دێن لەسەر هەموو شوێنێک بەردەست دەبن نەک تەنیا پلەیستەیشن 5 بەڵکو مەبەستیانە لەسەر نیتندۆ سویچی یاریەکانی خۆیان بەردەست بخەن گەر بتواندرێ مەسەلەن نیتندۆ سویچ 2 بەقوە دەبێ بتوانێت یاریەکان پلەی بکە زۆری لەسەر نازانین کەوا چۆنە و چۆن نییە تەنیا ئەوەن دەزانین کەوا هەموو ئەکسپانشنەکانی لەگەڵ دەبی واتە دیڵسیەکانە شتەکانە هەمووی دێتن دەتوانین بە جیابیان کڕی بەڵام ئایا بە شێوی فیزیکال دووبارە بڵاوی دەکەنەوە یاخود نەچکە مایکرۆسۆفت زۆر یاریەکان بە شێوی فیزیکال واتە بە دیسک بڵاو ناکەنەوە تەنیا بە شێوی ئۆنلاینە کە گەیمەرێکی زۆر داوایان دەکرد و زانیاری شێکەوە دەڵێ یاریەکە بە شێوی کرۆس پڵی بەردەست دەبێت واتە هەر کەسێک پلەیستەیشنی هەبێ ئەکسبۆکسی هەبێ پیسی هەبێ لەناو جیهانی ئۆنلاین یاریەکە دەتوانین یەکتری بدۆزنەوە بێکەوە یاری بکەن کە شتێکی باشە و دڵخۆشم کەەوە مایکرۆسۆفت زۆر لەو شتەی چۆن دەڵی داکۆکی کارەکەەوە بەردەوام کرۆسپڵی لە زۆربەی یاریەکان بەردەست بێت کات خۆی سۆنی لەگەڵ فۆرتنایت و شێشەی هەبوو بەڵام لە کۆتاییدا سۆنیش هەرڕازی بوو چکە بەڕاستی بمعنایە نەهێڵی گەیمەری پلەیستەیشن لەگەڵ ئەکسبۆکس لە یاری ئۆنلاین یاری بکەن شەچ قۆڕ مهم ئێستا فۆرزا هۆرایزن 5 بە فەرمی ئاشکراکرا بۆ پلەیستەیشن 5 جا زۆری پێ نەچوو ئینتەرنێت کاردانەوەیەکی گەورەی لەسەر هەبوو بەڕاستی بە تایبەتی هەوادارانی مەسەلەن ئەکسبۆکس هاوادارانی پلەیستەیشن بێگومان دڵخۆشن پلەیستەیشنی خۆیان هەر هەیە یاریی نوێی تایبەتی زۆر ناوازەی وەکو فۆرزا هۆرایزن کە ئەو زۆر یاری لەسەر پلەیستەیشنی هەر نییە بەسەرەن گران توریزمۆمان هەیە لەسەر پلەیستەیشن بەڵام گران توریزمۆ وەکو فۆرزا هۆرایزن نییە وەکو فۆرزا مۆتۆرسپۆرتیە یاریی سیمولیشنە یعنی سیمولیشنی هاردکۆرە بەڵام ئەمەیان زیاتر ئارکەیدیە واتە تەنیا لێخوڕنی ئۆتۆمبیلە و زۆر گرنگی بەوەی نادەکەیکە دەبیتەوە نابیتەوە یاخود چۆنە زۆر قڕۆز نییە مهم مەبەستەکەی منەوەیە کە چێژوەرگرتن لە ئۆپن وۆڵد و لێخوڕنی ئۆتۆمبیلی جیاواز نەک ئەوەی کەوا لە تراک ڕیسەکان چەند سەریع لە ڕۆی چەندی ستاب دەکەشتانە چێژوەرگرتن ئەو زۆر یاری لەسەر پلەیستەیشنی نەبوو ئێستا گەیمەرانی پلەیستەیشن دڵخۆشم بەڵام گەیمەرانی ئەکسبۆکس بە تایبەتی گەیمەرانی سەرسەختی ئەکسبۆکس ئەو کەسانێکەوە من بەردەوام لە تۆڕی ئێکس لە تویتەر دەمبینین کەوا بەردەوام کێشەی ئەویان هەبوو کە مایکرۆسۆفت شتێکی ئاشار دەکرد بۆ پلەیستەیشن ئەوانە زۆر تووڕ دەبن لەبەرەوەی ناحەقیشیان نییە سەدەی مەسەرەوەی کەلبۆچی ناحەقیان نییە چەندین بۆ چوونی جیاوازم بینی بە تایبەتی یەکێکیان کەوا هەوادارێکی زۆر کۆنی ئەکسبۆکسە و چەندین بۆ چوونی جیاوازشی پێشترێش هەبوو و ئێستاش زۆر بە توندی وەڵامی ئەو هەواڵی دایەوە و تەنانەت وێنەیەکی بڵاو کردەوە کە ئەکسبۆکسەکەی خۆی شکاندووە بە ناوی بوڵەکارد C99 کە 101,000 کەسیش پۆستەکەی بینی دوێنێ و پێرێشە و ئەکسبۆکسەکەی خۆی بەحساب پارچە کردیە و لە ناو بەفری فڕیدایە دەڵێ من تا ئیدی هیچی دیکە ئەکسبۆکس بەکار ناهێنم هۆکارەکەشی چێ دەڵێ years of loyalty to Xbox لە دوای چەندین ساڵ وەفاداریم لە بۆ Xbox countless game pass renewal چەندین game passم نوێ کردوێتەوە واتە پارەمە game pass داوە and this is how they repay us بەم شێوەیە قەرەبوومان دەکەنەوە یاخود وەڵاممان دەدەنەوە Forza Horizon 5 coming to PS5 Forza Horizon 5 let's PlayStation 5 is the ultimate betrayal ئەوە گەورەترین خیانەتە I just obliterated my Xbox with a hammer دەڵێ بە چەکوشێک Xboxەکەم وێران کرد پارچە کرد Microsoft has no exclusives left واتە Microsoft هیچ یارێکی تایبەتی نهێشتوەتەوە no identity هیچ ناسنامەیەکی نهێشتوەتەوە بۆ Xbox nothing هیچ شتێک PlayStation 1 PlayStation بردیەوە screw Xbox دەڵێ جنێوە کە بە ئەکسبۆکس دەڵێ بڕۆن نەنگۆنەتان بینمەوە ئەکسبۆکس P3 کە ئەوە هەژماری فیل سپێنسەریە سەرۆکی ئەکسبۆکسە تێڵ ساتیە هیز ە کاورد دەڵێ بە ساتیای بڵێ کە ساتیە بەڕێوەری فیل سپێنسەرەوەتە خاوەنی ئەوە سەرۆکی مایکرۆسۆفتە پێ بڵێت تۆ کەسێکی ترسنۆکی ئەو جۆرە بۆ چوونە زۆر لە ئۆنلاین هەبوو دوێنێ بە تایبەتی لایەن گەیمەران بەڵام بگومان بەشێک شێکەوە بەشەکی زۆری شەیەکە لە هەردوو لا دەڵان دڵخۆشینکەوە هەردوو لە یاریەکان ئەنجام بدەن من بەو شێوە دەیخوێنمەوە دەڵێم ئەگەر بێت و هەموو یاریەکانی ئەکسبۆکس بێتە سە پلەیستەیشنی واتە ڕکابەری کۆنسۆڵ نەمێنێ خەڵکی بۆچی ئەکسبۆکس بکڕێ دێ پلەیستەیشن دەکڕێ یاخود نیتندۆ سویچ 2 دەکڕێ کە دێتە ناو ساڵ هەموو یاریەکانی ئەوەتە یاری تایبەتەکانی پلەیستەیشن و نیتندۆش تاقی دەکاتەوە ئەکسبۆکسیش تاقی دەکاتەوە چ پێویست دەکات بێ ئەکسبۆکس بکڕی کە تەنیا یاریەکانی ئەکسبۆکسە ڕاستە لە ڕێی گەیم پاسی وەری دەگری بەڵام گەیم پاسیش نرخیە لە بەرزبوونەوەیە لە ڕێی گەیم پاسی دەتوانی وەری بگری بە نرخێکی دەتوانم بڵێم بەلاش نەتوانێت یاریەکانی پلەیستەیشن و نیتندۆ تاقی کاتەوە بۆچی ئەو کارە بکە بۆچی نەچێت تەنیا ڕاست پلەیستەیشنێ بکڕێ و سەرجەم یاریەکانی ئەکسبۆکس تاقی کاتەوە
جا ئەوە هۆکاری سەرۆکیەکەوە مایکرۆسۆفت بەو شێوازە تەعامل دەکات مایکرۆسۆفت دەزانێتەوە فرۆشی هاردوێری ئێکسبۆکس بەردەوام دابەزینن دەزانێتەوە ئەو ژمارەی لە بچووکبوونەوەیە بەڵام مایکرۆسۆفت گەورەتر بیر دەکاتەوە کە دەڵێ ئۆکەی خەڵک ئێکسبۆکس ناکڕێت بەڵام حەز دەکەن یاریەکانی مەتاقیکەنەوە سەو یاریەکانیان دەدەینێ مهم پارە بێتەوە کۆمپانیا کە پێم وایە شتێکی عەقڵانیە لە بۆ بارودۆخی ئەوان ئێستا محاڵە تازە بتوانن بە ڕکابەری پلەیستەیشن و پلەیستەیشن و نینتێندۆ بکەن لە ڕووی فرۆشی هاردوێر و کۆنسۆڵەوە بۆیە بە یاری ڕکابەریان دەکەن یاریەکەش چیە لەسەر پلتفۆرمی پلەیستەیشن زۆرترین قازانجکۆکەنەوە لەسەر پلتفۆرمی نینتێندۆ زۆرترین قازانجکۆکەنەوە واتە مایکرۆسۆفت بێتە گەورەترین پابلیشەر بڵاوکەرەوە یاری لە جیهاندا کە پێم وایە بۆ مایکرۆسۆفت زۆر قازانجە بەڵام بۆ براندی ئێکسبۆکس زۆر زرارە لەبەرچی لەبەرەوەیگە سەیری ئەو سکرینشۆتە بکەن کە کردومە لە ناو وێبسایتی پلەیستەیشن ئەو یاریە نەنووسراوە ئێکسبۆکس نووسراوە مایکرۆسۆفت کۆرپۆڕیشن واتە کۆمپانیای مایکرۆسۆفت یاخ گروپی کۆمپانیەکانی مایکرۆسۆفت لەبەر چ واتە لەناو ئێستا کاتی ئەوەیەکەوە مایکرۆسۆفت لێرە ڕێکلام بۆ ئێکسبۆکس بکە بەڵام نایکە ناوی مایکرۆسۆفتی داناوە لەبەرەوەی کۆمپانیاکە مایکرۆسۆفت وەکو ئەوەی وایە کەوا یاریەکەوە پلەیستەیشن بڵاوی دەکاتەوە لەسەر ئێکسبۆکس بەردەستی بکە لە جاتی لۆگۆی پلەیستەیشنی لۆگۆی سۆنی دابندرێ واتە ڕێکلام لە بۆ سۆنی بکە نەک لە بۆ پلەیستەیشن بکە بەو شێوازەیە سەو دەبێت بۆچوونی من چیە بۆچوونی منەوێت دەڵێم دەست خۆشی مایکرۆسۆفت لە یاریەکەی تێگەیشتن و بەو شێوەیە دەتوانن ڕکابەری پلەیستەیشنی نینتێندۆ بکەن هەرچەندە پێویست ناکە مایکرۆسۆفت ڕکابەری پلەیستەیشن نینتێندۆ بکە لەبەرەوەی مایکرۆسۆفت خاوەری 4 تریلیۆن دۆلارە سۆنی خۆی بکوژی ناگاتە 100 و شتێک ملیار دۆلار ئەوکەی خۆی بکوژی 30 ملیار دۆلاریان هەیە بتوان تەعامل لەگەڵ بکەن بەهاکەشی 100 شتێک ملیار دۆلارە ئەگە غەڵەت نەبم واتە منافەسەکە ئەو هەیە ینی مایکرۆسۆفت زۆر لەسەریە لە ڕووی داهات و پارە و گەورەی و زەبلاحی سۆنی و زانێتی تۆ هەزۆ بچووکە لە ڕووی داهات و قەبارەوە بەڵام بەشی گەیمینگەکەیان تقریبان مایکرۆسۆفت دەوێت بهینتەکنە خۆی نەک لە برادی ئێکسبۆکس بچووکی بهێڵتەوە هینایەتێکنە خۆی واتە منافەسەی مایکرۆسۆفتی ناکرێت و ئەوەش یەکە لەو ڕێگەیانەی کەوا مایکرۆسۆفت دەڵێ ئۆکەی گات دێمت لە هەموو شوێنێک بڵاویکەنەوە پارەکەم دەوێتن سۆنی پلەیستەیشن با لە خۆیان هەر لە گوپی خۆیان بدەن بڵێن بردمانەوە بەس لە کۆتای ڕۆژەکە مایکرۆسۆفت بریت ئەوە بۆچوونی منە جا بۆچوونی گۆ چیە پێتان وایە ئێکسبۆکس دەبینی یاخود نامینێ یاخود براندی ئێکسبۆکس چی بەسەر دێ بۆچوونتان چیە لەسەری جەماعەتی پلەیستەیشن جەماعەتی ئێکسبۆکس لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن جا ئەوە فۆرزا هات بەڵام یارێکی دیکەش دێتن ئەویش هەیلۆیە کە هەیلۆ تقریبا دەتوانم بڵم هێڵە سوورەکە بوو لەبەرەوەی هێڵۆ ڕێک گادۆڤاری مثلەن ئێکسبۆکسە بەو شێوازە هێلۆ واتە ئێکسبۆکس واتە هێڵۆ بەڵام هەیلۆش دێ هەردوێنێ ئەو تویتیان بڵاو کردەوە ساعت 12 شەو 12 بەرەبەیان بە کاتی ئێمە بێگومان ئێمە ئیوام نازان بەس مهم دەڵێ join us tomorrow 1 p.m. PT for an in-depth look at Halo Infinite's free spring update including Operation Frontline 2025 roadmap and a new more explosive surprises January 31st live streamێکی دەکەنەوە لە بۆ community خۆیان بەڵام دەڵێ لە ئەوە هیچ نییە ئەنی ئەو ئەپدەیتێکە دێ لە بۆ هێڵۆی ئەوە بابەتی من نییە بەڵام ئەوەی بابەتی من دەڵێ few more explosive surprises واتە چەندین سوپرایزی گەورە لە بۆ 2025 بەڕێوەیە کە یەکێکیان بێگومان ئەوە دەبێتەوە یاریەکانی هەیلۆش دێتە سەر پلەیستەیشنی کە ئەوەیان گەورە دەوی بەڕاستی ئەوەیان فۆرزا زۆر گەورەیە بەڵام لە ئەمریکای هەیلۆ یعنی چۆن دەڵێ لەناو دڵی گەیمەرانی ئێکسبۆکسە بەو شێوازە هەیلۆ خۆشەویستە کاردانەوەکانی ئەوەی کە دەزانین دێ بەڵام کاردانەوەکانی هاتنی هێڵۆ لە بۆ پلەیستەیشنی پێم وایە کاردانەوەکانی زۆر تون دەبن و مایکرۆسۆفت پێویستە بڕە خۆی ئامادە بکە لە بۆ ئەوەی کە تۆزێک دەبێت تحملی ئەو 1-2 هەفتەیە بکە مایکرۆسۆفت و ئێکسبۆکس بەتایبەتی فیل سپێنسەر دەبێت تحمل بکە لەبەرەوەی گەیمەرانی ئێکسبۆکس دەتەقنەوە یعنی زۆر بە خراپی مامەڵە دەکەن لە ئۆنلاین ناحەقیشیان نییەم لەبەرەوەی چەندین ساڵە کابرا پلەیستەیشنی دەکڕیە لە بەرخاتری خۆشەویستیان لە بۆ براندی ئێکسبۆکس و یاریەکانی هێڵۆ فۆرزا ئەوانان لەبەر خاتی ئەو یاریانە ئەوەندە ئێکسبۆکسیان خۆشەویستە لە بەخاتی ئەو یاریانە پلەیستەیشنیان نەکڕیە کەسی ئێستا تۆ دەڵێ ئۆکەی منەوەی لە شوێ بەردەست دەڵ کابرا ئەی چەند ساڵان پلەیستەیشن نەدەکڕێت لە بەرخاتری ئەو یاریانە کە تەنیان لێرە بوون ئێستا هینایەتە سەر پلەیستەیشنی کاتە من هەموو ساڵ دەدەم تایم پلەیستەیشنی بکڕم تۆزێک بەرکەوتنێک ڕوودەدا باز پێم مابی لە ماوەی چەند مانجی داهاتووی دیکارەکە ئاسایی دەبێتەوە و
و هەموو کەسێک دڵخۆش دەبێت. جا بێگومان فیل سپنسەر بە دیارکەوت لەم هەفتەیە چەندین مقابلەی لەگەڵ چەندین یوتیوبەری جیاواز کرد و زۆرش زەعیف بووە کە سەیری دیمون چاوشتی بکەین زۆر زەعیف بووە لە باگراوندشی بێگومان هەموو جارێ لە باگراوندی خۆیان دەشت دادەنێ کەوا گەیمەران دەتوانن هەڵی بژێن ئەوکێ ئەو شتە دێتن ئەو شتە دێ یاخود لە بەرهەمێنانە ناوی ئێکسبۆکسیەکە لە پشتی تۆزێک هاندهێڵدێک دیارە پێدەچێتەوە هاندهێڵدە نوێیەکەی ئێکسبۆکس بیاخود پرۆتۆتایپ بێ شێوەیەکی تاقیکاری هەبێ بەس مهم لە باگراوندی هاندهێڵدەکەی کە ئەکیدین لەوانەیە لە ماوەیەکی نزیک ئاشکرا بکرێت بەس بژی فیل سپنسەر قسەیەکی کرد بێگومان سەرەتاش باسی یاری تایبەتەکانی خۆیان کرد و وتیم لایان پرسی ئایا ستارفیلد هەر بە تایبەتی دەمێنێتەوە یاخود دێتە سەر پلەیستەیشن فیل سپنسەر وتی نەخێر هیچ یاریەک بە تایبەتی نامێنێتەوە هەموو یاریەکان دەخێنە سەر هەموو شوێنێک و نامانێن دیوار لە بینی گەیمەران و یاریەکانی خۆمان دابنێت واتە ستارفیلدیش لەوانەیە ئەم ساڵ بێ لە کاتێکی ئەم ساڵ بێ ساڵێکی دیکە بێ واتە ستارفیلدیش بە تایبەتی نامێنێتەوە دێتە سەر پلەیستەیشنێ. جا فیل سپنسەر لەسەرەوەی پرسیاری ئەویان لە فیل سپنسەری کرد باشە گەیمەر بۆ ئێکسبۆکس بکڕێت کە تۆ هەموو یاریەکانی ئێکسبۆکس دەخێتە سەر پلەیستەیشن فیل سپنسەر ئەم وەڵامی داوە وتین we want to win on capability of our hardware دەڵێ ئێمە بەنیازین لە نەوەی داهاتووی خۆمان واتە ئێکسبۆکسی 5 کە پێنجەم نەوەی ئێکسبۆکس دەکات ناوی چیە نازانم دەڵێ لە نەوەی داهاتووی خۆمان واتە لەسەر ئێکسبۆکس 5ەکەمان ئەوەندە بەقوت بێ مثلا پلەیستەیشنیش نەتوانێت ڕکابەری ئێکسبۆکسی 5 بکاتن زۆر بەقوت بێ ئەو کەسانی حەزیان لێ باشترین هاردوێر تاقیکردنەوە باشترین توانایی کۆنسۆل تاقیکردنەوە ئێکسبۆکس هەڵبژێرن گەرنا هەموو یاریەکان و شتەکانی دیکەشمان لە شوێنەکانی کە بەردەستە بەڵام دەمانەوێت قووەت و هێز و توانای کۆنسۆڵەکەمان ببێتە فاکتەری ئەوەی کەەوە گەیمەر بێ لێرە یاریەکان تاقیکاتەوە کە پێم وانە پێم وابێت بۆکسێک دەبی زۆر باقوات دەبی 100% بەڵام گادۆڤار ناتە سەر ئێکسبۆکس بەڵام هەیلۆی بدێ پلەیستەیشنی من بۆ ئێکسبۆکس بکڕم دەچە پلەیستەیشن دەکڕم با بەقوتریش نەبێ بەقەدر ئێکسبۆکسەکەت بەڵام هەموو یاریەکان لەوێ بەردەستە بەتە شت لەدەست نادەم ئەگەر پلەیستەیشن بکڕم هاردوێرەکە نەکڕم کە هیوادارم ئێکسبۆکس بمێنێ بەڵام باوەڕش ناکەم زۆر درێژ بێت تەمەنی چکەوەکە وتم ئێکسبۆکس 360 پرفرتینی ئێکسبۆکسە لە مێژوو زۆر زیاتر لە ئێکسبۆکس 1 فرۆشرا ئێکسبۆکس 1 شکستە گەورەکە بوو لە بۆ ئێکسبۆکس کەچی ئێکسبۆکس سیریەس بەقەت ئێکسبۆکس 1 نافرۆشێ بەڵام 360 لەبەر هەبوونی یاری تایبەتی زۆر نایە تاوەکو ێستا یەکێکە لە پرفرتین کۆنسۆڵەکان لە مێژوودا و لە کوردستانیش 360 تاوەکو ێستاش خەڵکێ بەکار دێنێ بەهۆی ئەوەی یاری تایبەتی یەکجار زۆرە بەڵام ئێکسبۆکس 1 هەڵەیەش تەکنیکیان کرد زۆر بەقوت نەبوو کێشەی هەبوو نرخی گرانتر بوو مشکلی دیاڕێمی هەبوو لە کۆنفرانسەکەی گاشیان کرد چیان کردەوە زۆر بێشت بەڵام تازە درەنگ بوو سۆنی دەست پێش خەریکە لە پلەیستەیشن 4 بەڵام لە ئێکسبۆکس سیریەس بەقەدەر وەنیش ئێستا نافرۆشێ باوەڕ ناکەم نەوەی داهاتوش یەکجار کەمی لەوانێ لێ بفرۆشێ وەکوتم گەیمەر بۆ ئێکسبۆکس بکڕێ ئەگەر تۆ هەموو یاریەکان لەسەر پلەیستەیشن و نیتیندۆ سویچ 2 بەردەست بخەیت باسی پیسیش هەر ناکەم کە زەوات پیسی هاتەم شای وەزعی دەکەن دەڵێن ئەنگۆ تەواون ئەم هەم گادۆڤارم هەیە هەم فۆرزام هەیە و هەم یاریەکەم بە 100 میلیۆن یاریشم هەیە کە ئەنگۆ نیتە زەوات پیسیەوە هەرێنێ هاتەم شای وەزعەکەی دەکەن تەواو نەنگۆ شیان پێدرە بڕی هەموو یاریەکانیان هەیە فیل سپنسەر لە نامەیەکی لە بۆ سەرۆکی نیتیندۆی دەڵێ پیرۆزباییم لێ کرد و ئامادەی خۆشم نیشاندا کەوا لە داهات و یاریەکانی ئێکسبۆکس لەسەر نیتیندۆ سویچ 2 بڵاو بکەینەوە ئەتە هاوشەوەی پلەیستەیشن 5 نیتیندۆ سویچ 2 ئامانجێکی دیکەی فیل سپنسەر یاریەکانی خۆی لەسەر بڵاو کاتەوە تاوەکو زۆرترین یاری خۆیان لە هەموو شوێنێک بەردەست بخەم جا ئەوە تقریبان سەرجەم ئەو معلوماتانە بوو لەسەر یاری تایبەتەکان و تەرتیباتی ئێکسبۆکس و فیل سپنسەریش زۆر زەعیف بووە پێم وابی ئێستا ڕاضیەکی زۆر باش دەکات بۆیش قەڵاوبوون لە 2025 نانم عیبەیە بەڵام دەتوانانی خۆ زەعیفکەی وەکو خارە فیل سپنسەریە چەتە خارە فیل سپنسەر خاوەنی ملیۆنان دۆلارە واتە دکتۆری تایبەتی خۆی هەیە ئیش خۆی هەیە تەرتیبات و شتانە زۆر باسانتانی خۆی زەعیف بکە ئێمەی ساحبی 5,000 دیناریش خۆ زەعیفکردن لە کنەما کارێکی زۆر قورسە مەگەر نین نەخۆی چونکە نانی تەندروست زۆر گران نازم هەستا پێکردی یا خۆدنا یانەگەن تێ نانێکی زۆر تەندروست بخۆی کەەوە قەڵەو دەبی زۆر گرانترە لە لەفەیەکی گۆشت باوەڕ پێ ناکەن بڕۆ تەماشا مانجی ڕابردوو لە مانجی 12 مایکرۆسۆفت گەورەترین بڵاوکەرەوەی یاری بووە لە هەموو جیهان واتە نزیکەی 165 فرۆشی یاریەکان لەسەر پلەیستەیشن 5 مایکرۆسۆفت بۆ یاریەکانی مایکرۆسۆفت بە بزانە
لەمانجی ڕابردووەوە ئەو بەزمیان دەست پێ کرد ئیدی مایکرۆسۆفت ڕقم یەکە لە فرۆشی یاری لە جیهاندا لە بەرەوەی خاوەنی تۆنێک براندن تۆنێک یارین تۆنێک کۆمپانیان تۆنێک ستودیۆن بەتایبەتیش یاری کۆڵ ئۆف دیوتی کە یەکجار زۆر دەفرۆشات تەنانەت زۆرترین فرۆشی یاریەکە لەسەر پلەیستەیشن 5 نەک لەسەر ئێکسبۆکس و ژمارەی گەیمەرانی پلەیستەیشن 5 لە بۆ یاری کۆڵ ئۆف دیوتی زیاترە لەو گەیمەرانی کەوا بە خۆڕای لەسەر گەیم پاس تاقی دەکەنەوە بەپێی داتایان نوێیەکان بەڵام مایکرۆسۆفت زۆر عاقڵە زۆر زیرەکە بە عاقڵاتی خۆی لە یاریەکە دەباتەوە لە سۆنی واتە شەڕە کۆنسۆڵ ناکات دەڵێ ئۆکەی لە کنەنگۆژە من هەر ڕقم یەک دەبم بەو شێوازەیە مەقسەدەکەیە زۆرترین پارە قازان Baldur's Gate 3 ئەو یاریکەوە سەرەتا کێشەی هەبوو بۆ یانەدات سەر ئێکسبۆکس کە هاتیش مۆدێکی یاریەکەیان کە پێ دەوترێت سپلیت سکرین واتە شاشە دەبێتە دوو شاشە دوو کەس بتوانن بە شێوەیە کواب یاری بکەن لەسەر سیریەس S بەردەست نەبوو ئێستا بە ئابێتێک چارەسەریان کردو ئێستا بەردەستە و یاری ئیندیانا جۆنسان دە گرێت سەرکڵ 4 ملیۆن گەیمەری هەبووە لەسەر ئێکسبۆکس و PC و بڕیاریشە لە مانجی 4 بێتە سەر پلەیستەیشن 5 بین لای هەواڵەکانی پلەیستەیشن و کە ئەوەشیان هەواڵی یەکجار زەبەلاح و سەرنجڕاکێشمان هەیە سەرەتاش با بە گاد ئۆف وارە نوێیەکە دەست پێ بکەم بەڵێ خۆشەویستانم بەپێی راپۆرتێکی نوێ بێ یاری گاد ئۆف واری نوێ لە وڵاتی یاخود لە میثالۆجی مسرە و بەرەمێنان یاریەکە دەستی پێ کردووە لە بەرەوەی سۆنی خەریکی تێستکردن و تاقیکردنەوە و هەروەها دامەزراندنی ئەکتەرانی ڕۆژڵاتی ناوەڕاستە بۆ بەرپاکردنی یاخود بۆ ڕۆڵجێڕانی دەنگ لە یاری گاد ئۆف واری ئیجیپت یاخود میثالۆجی ئیجیپت چەند ناوی یاریەکە چ دەبێ هێشتا نازانین بەس مهم گاد ئۆف واری ئیجیپت لەم هەفتەیە بۆ ترند چەندین یوتیوبەر چەندین ڕۆژنامەوان چەندین دزەپێکەر قسەیان لەسەرەوە کردکەوە سۆنی بەپێی معلوماتەکان بی سۆنی خەریکی تعینکردنی یاخود تێستکردنی دەنجی ئەکتەرانی ڕۆژهڵاتی ناوەڕاستە بێگومان ڕۆژهڵاتی ناوەڕاست چێ دەگرێتەوە ئێمە دەگرێتەوە کە ئەمە بنچینی ڕۆژهڵاتی ناوەڕاستی هەر لەبیر نەکەن کوردستان چاقی ڕۆژهڵاتی ناوەڕاستە یعنی لە هەر شوێنە وتیان میدڵ ئیست چاقەکە ئەتووی ئەمنم ئۆکەی ئەو کەسێکە جێ لە دەنجی بدە ئەبەر چاقیدە بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئەمە وڵاتمان نیە ئەمە ڕقم نییە لە عالەم بەس وڵاتەکان کە ڕقەمن مهم واز عراق بینە سەگ و سەگ بابن عراقی ناڵێن ئۆکەی کەیفمە عراق نییە بەس عراق تەیە کوردستان تەیە عراق تەیە سووریات هەیە سعودیات هەیە و لەولایە کوێت تێ ئیمارات تێ قەتەر تێ ولا لایەکەی دیکە لە بەری ئەفریقیا گە تەماشا بکەین مسر تێ بەڵێ مسر لە ئەفریقیا زانیکوە لۆ ئەو قسەی دەکەم لەبەرەوەی بە زۆر کەسم گوتم مسر چێن دەیانگۆ لە ئاسیە گوتم کاکە مسر لە ئەفریقیا داهات شایان دەکرد پێیان وا بۆ ئەفریقیا هەموو ڕەشپێست و بزمانی عەنجەکە قسەی دەکەن بابە مسر لە ئەفریقیا ینی خەڵک هەندێک کەس هەیە لە ماپی زۆر شارەزانیە نەخشەی جیهان پێیان وایە مسر لە ئاسیا ئۆکەی بەس مسر لە ئەفریقیا ئۆکەی مهم ئەوە هیچ مەوزوع نییە ئەو هیچ پێویست بە گاد ئۆف وار نییە قسانە بەس مەقسەدەکەی من چییە ڕۆژهڵاتی ناوەڕاست مسریش دەگرتەوە یاخود مسر ناگرتەوە بەڕی مسڵ دەگرتەوە بەڵام لەبەرەوەی ڕۆژهڵاتی ناوەڕاست مسریش نزیکە لەو منتیقەوە وڵاتێکی عەرەبیە و میدڵ ئیسترینە با بڵێ مسریش تێدایە پێشما دەیگرتەوە بەس نازانم مهم مسر لە ئەفریقیە بەڵام مسر خاوەنی یەکێک لە بەقوترین میثالۆجیەکانە من زنجیرە ڤیدیۆیەکم بەتمای زنجیرە ڤیدیۆیەکم لەسەر گاد ئۆف واری لەبێتە کوردستان بەڵام حیاتان بردم یعنی ڕێک حیاتان بردم یعنی ئەمر حەزم لێ بوو هەندێک لە میثالۆجی کوردیەکان بە شێوەی بیردۆزە ببینمە ناو گاد ئۆف واری تۆزەکە ها کاتەی خۆش بەستە ببین کەچی حایشەکەتان برد کرەیتۆس موچەی چەندە و دەبتە نازانم پارتی یەکێتی و کرەیتۆس لۆ شتەوەیە دەرو کورە حای کرەیتۆست بردووەشتانە و وای لۆ لە دنیاە تەبیعیە هەموو گەیمەران ئێستام لە مسڵ ترند بۆ بابەتە دەیانگو کاکە مەمنونین بەس کرەیتۆس بێتە میثالۆجی مسری بێت کە ڕکلامێکی گەورە دەبێت لە بۆ وڵاتەکەیان حەز دەکەن هەموو دنیا باسی مسر بکە کە مسر پێویست بە ڕکلام نییە لەبەرەوەی خاوەنی هەرەمەکان و مێژووشی دەوڵەمەندە بەس لۆ پێمان عیبە ئەگەر برینگا کرەیتۆس بێتە کوردستان چەند خۆشە یعنی بە یاریەکە دەڵێن ڕکلامێکی گەورەی لە بۆ کوردستان خەڵک زانیە تو چیە ئەمن چیم ئازا حیزبەکان بینە بەس ئەمن تو چیە یعنی بابزانە سە خەریتە دنیای ئەمە هەینە ئەو مەوزوعان زۆر دوورجێژ بەس مهم مەقسەدەکەم تێگەیشتم ئۆکێ هەلە دڵم بوو باسەکەم بۆش بەشی دووەمی گاد ئۆف وار لە کوردستان بڵاو نەکردە لەبەرەوەی هجوومێکی زۆر گەورەتان کردە سەر من یعنی گوتم ئۆکەی بابە لە خۆشیوەم کرد شفت و دیلێت وەرە پاش ئۆکەی من نەبووم واز نەبی نەمزانی ئۆکەی نەمزانی یعنی مهم ئەگەر بێت و
کرەیتۆس بێتە ڕۆژهاتی ناوەڕاست باشترین میثۆلۆژی بێگومان بیکە بەناوبانگترینیان میسرە ئیجیپتە هەرچەندە شیرکەشمان هەیە سۆمەریمان هەیە و بابیلۆنیمان هەیە ئەوانەمان هەیە بەڵام مسر زۆر سەنجاتشەوە بەخۆشم حەز دەکەم بەڕاستی کاروباری مسر ببینم لەبەرەوەی لە ئەساسن کرید ئۆریجین هەندێک لە میثۆلۆژیەکانمان زیاتر بین لە ڤیدیۆ یاریەک سەرنجاکێش بوو جا لێستاوە کرەیتۆس دەتوانێت ڕوبەڕووی چەندین کەس بێتەوە لە ینی خوداکان یاخود پاشاکان نەڵێم خدا هەندێک کەس پێی تۆڕ دەبن خدا مەقسەدمانەوە نییە کە ئەستەغفر الله مەقسەدمان ئەڵڵا و خۆی خۆمان بیت ئەوە فیکشنە خەیاڵیە ئۆکەی چیرۆکە ینی گۆشتی بەوە تێدەگەن بە غەڵەت تێدەگەن ئۆکەی بابرین پاشاکان بە هەندێک کەس تۆڕە نەکەم God of the Sun پاشای خۆر بە ناوی ڕایە لە مسر بە ناوبانگە لە میثۆلۆژی مسر Goddess of War and Destructioniان هەیە واتە ئەوان ناتوان بڵێ پاشاوەکەی چکە گادەسە ینی کۆمێتی قۆڕمە نووسن خودای شەڕ و تێکشکان لە مسر ئافرەتە پیاو نییە وتە ڕێک پێچەوانەی کرەیتۆسێ لێ پێم وابێ ئەوەیان شش سەرنجاکێش دەبێت مەسەڵەن God of War لە یۆنان کرەیتۆسە بەڵام لە مسر God of War-ەکەیان گادەسە گاد نییەوەتە ئافرەتە پیاو نییە God of Kingship و سکایان هەیە خوای ئاسمان و کینگشیپ واتە چ پێ دەڵێن کینگشیپ ئۆکەی God of Chaos و ستۆریان هەیە واتە خودای تێکدان و ڕەشەبیان هەیە God of the Dead خودای مردووەکان and Emblamed Anubis ئەوە خودای مردووەکان و جیهانەکەی دیکەیە کە ئەو یەک ڕایەکە لە هەمیان بەناوبانگترە بێگومان ڕام کە پەمانەی خۆر ۆشتانەش دێت کە سەرکە ئەوە چی پشیلەکە زۆر جوانە شکلی شتی پێمامی ئەویان زۆر بەناوبانگە جا پرسیارە گەورەکەشەوەی بێگومان کرەیتۆس بۆرێتە مسر بێگومان باشترین وەڵامی ژەبەیەکەوە لەوانەیە بڵین ئەیتریەس کاتێکە لە میثۆلۆ لە نۆرز دەردەچێ بە دوای جایانتەکان دەگەڕێ لەوانەیە ڕێ بکەوێتە مسر تووشی کێشە بێ بێگومان کرەیتۆسیش کاتێکەوە گوێ لێ دەبێت کە یاخود هەست پێ دەکەکەوە ئەیتریەس لە کێشەدا بێگومان گەشت دەکات لە بۆ ئەوەی کوڕەکەی خۆی ڕزگار بکە باشترین ڕێگایە بە بڕوای من باشترین شتە لە بۆ من یعنی هەست پێ بکەم باشترین ڕێگایە گەوت چیرۆکە بێکەوە بیبەستنەوە و باوەڕێ ناکەم دووبارە دەستپێکەشی دیکە بدەنەوە کرەیتۆسیم و هیواداریشم کەەوە ئەیتریەسی کەمتر تێدابی زیاتر کرەیتۆس بی چونکە بەڕاستی چیرۆکە سەرنجاکێش دەبێت بڕوای من جا شتێکی دیکەش دەبێت باسی بکەم لە چەندین یاریەکانی پێشووی God of War باسی مسر زۆر کراوە بۆ منە هەر لە God of War 2018 ئەگە سەیری ئەو وێنانە بکەین دەبین علاماتی چاوەکەی مسر دەبین کەەوە تیر سەردانی ناوچەی فرعونەکانی کردووە کاتێک لە ژووری تێمپڵەکەی تیرین لە پەزڵەکان لێکی لە مەتەڵەکان کارێتە ژوورەوە من گەنجینەی تێدایە ئەو گەنجینانەیە کە تیر سەردانی ئەو خاکانەی کردووە بێگومان کڵاوە گەورە بەناوبانکەی مسرێکەش دەبینین کەەوە مەمیر دەڵێ ئەمە خاکێکی زۆر دوورە و خودایی زۆر مەترسیداری تێدایە بێگومان لە God of War Ascension کە منەوێش لە بیدای تا ئاخیری هەر تەواو کردیارێکم دووبارە کردەوە یەکێک لە کارکتەرەکان دەبینین کە بزەب لە بیر نییە بەڵام ناوەکەی چ بوو بەڵام تراڤلەرێک دەبینین واتە پیاوێک دەبینین کەەوە گەشت دەکات لە بۆ کن ئۆڕکڵەکەی فاڵچێکەکەی ئەوەی ئافرەتە بێچاوەکە کە دەڵێ من لە خاچی فرعونەکانەواتم فارۆس لە فرعونەکە واتە فرعون و خاچی مسر و ئەوشتانە لە مێژە لە God of War باس کراوە بەڵام تاوەکو ئێستا نەچوینە تەنانەت پێشەوەی God of War 2018 دروست بکرێ دەرهێنەری God of War 2018 کۆڕی بارلۆک وتی پلانیان وا بۆ سەرەتا یاریەکە ببەنە مسر بیبەنە مسر تەنانەت هەندێک ئارتیشیانە بە دروست کردووە هونەریشی وێنە و شتیشانە بە دروست کردووە بەڵام نەیان کرد هاتنە سەر نۆرس مەتاڵەجی مهم هەموو دەنگۆیەکان و هەموو شتەکان ڕێکخراوەکە God of War بچێتە مسر بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا ئەوانە لە سەرەتای بەرهەمێنانی یاریەکەنە یاخود تازە بە تازە دەست بە کاسکردنی هەندێک ئەکتەری ڕۆژهاتی ناوەڕاست دەکەن یانیش یاریەکە زۆر چۆتە پێش ئێستا هەندێک دەنجی لابەلەیان هەیە دەیانوێ بە دەنجی کۆمبارسی پێ دەڵێن دەنجی کۆمبارسمان هەیەکەوە دەیانوێ پێیپڕکەنەوە چکە نازانین لەبەرەوەی دەنگۆیەکانی پێشتری سانتا مۆنیکا ئەوە بوو یاری داهاتوویان God of War نییە یاریی خەیاڵ زانستێکە کۆڕی بارلۆک کاری لەسەر دەکات لە پاشان دێنەوە سەر God of War ئەویان دەی ببین و بزانین چ ڕوو دەدەرە داهاتوو بەس دڵخۆشم زۆر کەەوە God of War بە گەوری و زەبەلاحی بگەڕێتەوە بستەوە مسر چیرۆکێکی ناوازەی نوێمان پێ بدا کە پێم وایە لە بۆ ئێمەی لە بۆ ئێمە لە خەڵکی ڕۆژهاتی ناوەڕاست لە بۆ ئێمە چکە کلتورێکی نزیکە لێمان پێمان ئێستا نەزراچێش دەبی سۆنی لە مافتەیە دووبارە سەرۆکی پلەیستەیشنی گۆڕی گۆڕانکاریێکی گەورەیان کرد دووبارە لە کۆمپانیاکە و شتێکی گەورەشیان ئەنجام دا بەڕاستی کە خۆی پار سۆنی دووبارە
سەرۆکی پلەیستەیشنی گۆڕی مەسەلەنەها جیم ڕایان نەما ئەوەی کە لە سەرەتای دەرچوونی پلەیستەیشن 5 دەست بەکار بوو جیم ڕایان خانەنشین بوو دوو کەس بوونە سەرۆکی پلەیستەیشن واتە دوو هاوسەرۆکمان هەبوو سەکردایەتی پلەیستەیشنیان دەکرد کەوا ئەوانیش هەدیکی هیداکی نشینۆ و هەرمن هۆڵز بوون بەڵام ئەوە کەمتر لە ساڵێکی نەخەیاند سەرکەوتو نەبوون دیارە کێشەیەکە بۆ ئێستا باسی دەکەم زیاتر ئێستا گۆڕدرا دووبارە ئێستا هیدیاکی نشینۆ بەتەنیا سەرۆکی پلەیستەیشنە واتە تەواوی پلەیستەیشن لە بەردەستی ئەم پیاوە ژاپۆنیە هەرمن هۆڵز کە پیاوێکی ئەوروپیە سەرۆکی ستودیۆکانی پلەیستەیشن بوو بەڵام هاوسەرۆکیش بوو ئێستا ئەو تەنیا سەرۆکی ستودیۆکانی پلەیستەیشنە واتە سەرۆکی پلەیستەیشن نیە تەنیا ستودیۆکانی پلەیستەیشنی لە بەردەستە و دەبێت وەڵامی چێ بداتەوە یاخود موافقەی چێ وەربگرێ بڕیار لە دەستی چێ وەربگرێ لە دەستی هیدیاکی نشینۆ واتە هیدیاکی نشینۆ ئێستا دەتوانێت بڕیار بدە یاریەک دروست بکرێ یاخود دروست نەکرێ فلان ستودیۆ کار لەسەر ئەوە بکەن یاخود نەکەن ئەو یاریە بڵاو بکرێتەوە یان بڵاو نەکرێتەوە چێ کار لەسەر چ بکە کامە پۆست بدرێتە چیە واتە ئەو سەرۆکایەتی ئەو وەزعی تاوای پلەیستەیشنی دەکەوە بە بڕیاری ئەو چۆن دەڵێ ئەو لە سەروی هەمویانەوە لە ناو پلەیستەیشن پێشترێ دابش کرا بۆ پۆستەکان بەڵام ئێستا ئەو هەریاتەوە واروەهار چێ دەبێتە سەرۆکی هیدیاکی نشینۆش هیرۆکی تۆکی کە من زۆر لە بەرنامە باس دەکەم پیاوێکی زۆر عاقڵە لە ڕووی بزنسەوە هیرۆکی تۆکی پێشتر سەرۆکی گروپی کۆمپانیەکانی سۆنی بوو بەڵام ئێستا ڕۆڵەکەی بەرزتر کراوەتە President of Sony واتە بەڕێوبەری گشتی سۆنی واتە گروپی کۆمپانیەکانی لە بەردەستنیە بەڵکو بەڕێوبەری گشتی سۆنیە هەرچەندە سۆنی چەندین کۆمپانیا جیاوازی هەیە بەڵام دوو پۆستیان هەیە گروپی کۆمپانیەکان ئەوەیەکەوە ڕۆژانە دەبێت تعامل لەگەڵ هەموو کۆمپانیەکان بکە بەڵام دەبێت وەڵامی سەرۆکی خۆشی بداتەوە کە سەرۆکی سۆنیە واتە ئەو کەسێکەوە بڕیاری کۆتایی هەیە لەسەر هەموو شتێک لە ناو کۆمپانیا سۆنی کە چ بکرێت چ نەکرێ هیرۆکی تۆکی پلەی بەرز کراوە بەم شێوازە واتە تاکە کەس لەم گۆڕانکاریە کەوا پۆستەکەی لەدەستدایە و پلەی بەرز نەکراوەتەوە هەرمن هۆڵزە هەرمن هۆڵز لە ساڵی 2019 بوو یان 19 بوو پێمامی وڵای 19 بوو یان 20 بوو بۆ سەرۆکی ستودیۆکانی پلەیستەیشن لە سەردەمی ئەوەوە تاوەکو ئێستا کە ئەگەر لە بیریشتان بی هەرمن هۆڵز سەرۆکی ستودیۆی گۆڕدا گەیمز بوو تا و پیاوەی کەوا هۆرایزنی ئەوەی دروست کرد هۆرایزن زیرۆ دۆن و فۆربدن وێستی دروست کردووە هەرمن هۆڵز ناڵم کابراایکی زیرەک نییە زیرەکە لە ئیشی خۆی بێگومان بەڵام کێشەی گەوری دەبوو سۆری دروست کرد لەگەڵ جیم ڕایان 12 یاری لایف سرویس و مالتیپلەیریان دروست کرد کە تاوەکو ئێستا یەک دانیان بڵاو کردەوە دویان بڵاو کرد یەکسەرکەوتوو بووە یەک زۆر شکستی هێناوە ئەوان دیکەشان بە کۆمپلیتی کاسڵ کردەوە یەک یاری ماوە لە بەرەبێدا بەو شێوازە پارەیەکی زۆریان لە سۆنی لە زەرەردا واتە نزیکەی چەند پێشبین دەکرێت زیاتر لە 500 ملیۆن دۆلاریان تاوان بیتەوە تەنیا لە یاری کۆنکۆردی لەناو کۆمپانیایەکی وەکو سۆنی کە ژاپۆنینە کە زۆر ڕقن لە هەندێک شتی بۆیش سەرکەوتن لە ئیشەکەی خۆیان غەڵەت بکەی پارا بسووتێنی ئەنجە ینی ئاکامی دەبی ئەو کارێت واتە وەڵامێکت دەدەنە وەڵامەکە چییە کەسێکی ژاپۆنیان دووبارە کردەوە سەرۆکی سۆنی ئەو پیاوە ئەوروپیە هەرمن هۆڵزیان هێناوە خواردتروەتە دەبێت لە شێ فەرمانی ئەو پیاوە کار بکە کە ئەم هەواڵە وای لە پشکەکانی سۆنی کرد لە وڵاتی ژاپۆن نرخەکەی ئەوەندە بەرز بێتەوە یەکەم جار لە مێژوو بەو شێوازە نرخی بەرز بۆتەوەتە لە ژاپۆن زۆر بەباشی پێشوازی لەم خەبەرەکرا لە ئەمریکاش پشکەکان نرخی بەرز بووە بەڵام بەو شێوازە نەبووکو ژاپۆن لە ژاپۆن زۆر بەرز کە ژاپۆن حەز دەکەن خۆیان کە خاوەنی کۆمپانیای سۆنی نە ژاپۆنیەکان دەیانەوێت خۆیان سەرکردایەتیشی بکەن نەک کەسێکی ئەوروپی بۆ نمونە چڕوو دەدا لە بۆ گەیمەران واتە کاتێک یاری بڵاو دەکرێتەوە بە کوالتێکی بەرزتر بڵاو دەکرێتەوە وارە یاری سینگل پلەیر زیاتر دەبی ئەو ڕێگە معناییدا لەبەرەوەی هیدیاکی نشینۆ لەو زۆرە کەسانەیە واروەها دەمێ ئەوش بڵێمکەوە ئەجێندای ڕۆژاوایی لە بابەتی هاوڕێگەزخوازی ئەوشتانە یەکجار کەمتر دەکرێتەوە لەوەی ئەکید من یەکجار کەمتر دەکرێتەوە سوندی ئەوەی ناخۆمکەوە لەوانەیە نەتوانن وارە نایتی دۆک بکەن دۆک ستودیۆکی زۆر ڕێزەجیداوە لە نایان سۆنیەکەی یاریەکان لازەڤەسووان چارتیان دروست کردێت نەتوان زۆر تەداخلی نایتی دۆجی بکەن ئەوانەگە ئەوشتە قۆڕانە زۆر بکەن ئەگەرنا بابەتە ئەو بابەتانی کە کۆمەلگایەکانی جیهان زۆر بەڵیان نیە کەمتر دەکرێتەوە ئەکید بن لە بەندەستی هیدیاکی نشینۆی لەبەرەوەی ژاپۆنی زۆر حەزیان زۆر بەزمە نییە بەتابەتی سەرکردایەتی ئێستا ئەمریکاکەوە دۆناڵد ترامپ زۆر کەیفی ئەوشتانە نه بەزمە ئەوەش سەرکردایەتی نوێی سۆنی هەندێک معلوماتی نوێمان هەیە لەسەر یاری گۆست ئۆف یۆتەی کە دەڵێن گراسلاندەکان بەقوەتر دەبی
دەڵێن کەوا چەندین بایۆمی جیاوازە دەبێت لە ناو یاری گۆسەڤیۆتەی بۆ منە گراسلانمان زۆر هەم شوێنی سەوزاییمان زۆرە و تەندرەی سنۆویمان هەیە واتە منتیقەی چیایی و هەموو بەفری ئەوشتانە وەروەها unexpected dangers هەندێک شوێنیشمان هەیە کە هاتچۆکردن لێی تۆزێک مەترسیدارە نەک بڵێ دوژمنی زۆر تێدا بیان شتێک هاتچۆکردن لێی مەترسیدارە وەروە ئاتسوو کە پاڵەوانەکەمانە دەتوانێت بێگومان چەکیش بەکاربێنێ و دەڵێ ئەکتیڤیتی وەتە چالاکیەکانی جیهانی کراوەکەشمان زۆر زیاتر لە چاو گۆست ئۆف سوشیمای و چیرۆکەشی بێگومان دوای 300 ساڵ لە دوای گۆست ئۆف سوشیمای دەست پێ دەکات واتە گۆسەڤیۆتەی چیرۆکەی دوای 300 ساڵ لەدا گۆست ئۆف سوشیمای ئەوە نوێترین مقابلەی بەرهەمهێنەرانی یاری گۆسەڤیۆتەی بوو لە مەفتەیە بڵاویان کردەوە بێمە سەر پلەیستەیشن پلەس هاوڕێیانی خۆشەویستم ئاگدار بن هەرچەندە زۆری ماوە بەڵام لە یەکی مانجی یەکی 2026 سۆنی چی دیکە یاری پلەیستەیشن 4 لە ڕێگەی پلەیستەیشن پلەس بڵاو ناکاتەوە تەنیا یاریەکانی مەبەستی پلەیستەیشن ئیسێنشەڵەکەیەوە تا سێ یاریە وەکەوەی سەرەتای بەرنامباسم کرد لەو سێ یاریە تەنیا لەبێتە پلەیستەیشن 5 یاری پلەیستەیشن 4 دەوەستێ واتە ئێستانا ڕێک یەک ساڵی دیکە هەنگاوێکەکەوە دیانەوەی پلەیستەیشن 4 پلەیستەیشن 5 یاخود پلەیستەیشن 4 توانمە زۆربەی یاریەکانیشیان هەرداوە بەڵام بەشەشی مایە بێگومان بەڵام هەنگاوێکە سۆنی دەیەوێت یاریەکانی پلەیستەیشن 4 کەمتر بداتە گەیمەران و گەیمەرە زیاتر فۆکس بخەنە سەر PS5 لەسەر PC سۆنی شتە قۆڕەکەی لادا ئیدی کاتێکە تۆ لە یاریەک لەسەر ستیم دەکڕی پێویست ناکە ئەکاونتی PSN-ەکەی خۆت داخل بکەی ئەکاونتی پلەیستەیشن داخل بکەی کە شتێکەوە گەیمەرانی بەڕاستی زۆر تووڕە کرد لەسەر سۆنی بەڵام ئەوە حرەکەیەکی هیدیاکۆ نشینۆیە کە هاتی دەڵێ کاکە شتە قۆڕانچیە مەیکە گەیمەری تووڕە مەکەن چی دیکەن پێویست ناکە ئەکاونت داخل بکەی لە ناو ستیمی مەسەن ئەکاونتی پلەیستەیشن داخل بکەی کە تۆ یاری بکەی بەڵام ئەگە داخلی بکەی بۆ یاری سپایدەرمان 2 کە لە پێمامی ئەمڕۆیان سبێ بڵاو دەکرێتەوە ئەگە داخلی بکەی هەندێک سکین وشت بە دیاری وەردەگری ئەگە داخلیش نەکەی هەرتوان یاریەکەی خۆت بکەی کە پێبابی هەنگاوێکە بۆ ئەوەی گەیمەران لێ کوردستانی بتوان لەسەر ستیم و ئەوانە یاریەکانی پلەیستەیشن تاقیکەنەوە لە داهاتوو وەتە هەنگاوێک نزیک بووینەوە وەروە سۆنی بڕیاری داوەکەوە چوار بەداخەوە ئەمڕۆ چوار فیلمەکەی ناو پلەیستەیشن 5 دەڕۆن مەسەن فیلمی PS1 PS2 PS3 PS4 کە بە شێوەی لە کاتی ئەوە بەردەست بوون ئاهەنگی 30 ساڵی پلەیستەیشن ئەو تیمەنە ناو پلەیستەیشن 5 نامێنێ بەڵام سۆنی دەڵێ بەهۆی ئەوەی لە ماوەی چوار دوو مانجی ڕابردوو کاردانەوەیەکی زۆر پۆزیتیڤی هەبووە دەمانەوێت هەندێک کار بکەین لە داهاتوودا ئەو فیلمە جیاوازانەتان بۆ بگەڕێنینەوە و لە خوارێژ نووسیویانە دەڵێ هەرچەندە ئێمە کار ناکەین لەسەر دروستکردنی فیلمی نوێ تەنیا مەبەستمانە ئەو فیلمە چوار فیلمەتان بۆ بگەڕێنینەوە بە شێوازێکی دیکە واتە فیلم ناتە ناو پلەیستەیشن لەوەی ئەکید بن وەکو PS4 ناوی بتوانین باگراوند بەکەی خۆت بگۆڕی تەنیا لە دوگمەی هۆمەکە دەتوانین پێماوی وێلکەم هۆمەکە توانی باگراوند بگۆڕی و شتێکی سەرنجاکەش بوو هەر حەزمان دەکرد هەر ببینێ و بەڵام لای دەدەن بەڵام دێتەوە لۆ لای دێتەوە نازان بەس مهم یان لاانەشە بەشێش کاتی دایان ناوە هەر ئۆتۆماتیک لارەچێ خۆی بەس مهم سۆنی دەڵێ بەنیازی بیهینەوە بە شێ لە شێوەکان چاوەڕایم زانست فیلمی داهاتووی پلەیستەیشن پرۆداکشن چییە ئەوتە ئەو کۆمپانیای پلەیستەیشن کە ئێستا فیلم دروست دەکات دەبین پلەیستەیشن فیلمی زۆر دروست دەکەن لەو ماوەی فیلمی داهاتویان چییە Resident Evil فیلمەکان Resident Evil بە شێوەیەکی دیکە دووبارە دەگەڕێنەوە بەڵام ئەو جارە بەڵێن دەدەن بەرەمێنەرەی فیلمەکان Resident Evil دەڵێ بەڵێن دەدەین ئەو جارە زۆر نزیک بینەوە لە یاریەکان نەک لە فیلمەکانی ڕابردوو مەسەن گەورەی ڕەخنە کە من عاشقی فیلمەکان Resident Evil کۆنیشم بەڕاستی هەرچەندە فیلمی باش نینە زۆر بەڵام بە منداڵ لەگەڵ گەورە بوویمە بە تایبەتی سەحرایەکە Extinction بوو شتێکی وا بوو نازدار بوو بەس مهم گەورەی کێشە گەیمەران چ بوو لەگەڵی ئەو بکەوە چیرۆکی زۆر دوورە لە یاریەکان ینی چیرۆکەی دیکە Resident Evil بەڵام ئەو جارە دەڵێن نزیکی دەکەینەوە لە یاریەکان و پلەیستەیشن خۆی بەرهەمی دێنەوە تا پلەیستەیشن خۆی لەهان لە دنیای ڤیدیۆ گەیم تێدەگات چیە و جەماعەت پلەیستەیشن لەگەڵ کاپکۆمی بێکەوە ئەو فیلمە دروست دەکەن چاڕوانین کە من زۆر چاوەڕوانم لە بۆ فیلمێکی نوێ Resident Evil بەڕاستی چکە جیهانەکە بەڕاستی بە سەدان و هەزاران چیرۆکی جیاوازی توانین لێ بجێڕیەوە دەرهێنەری Helldivers 2 لە دوای سەرکەوتنە گەورەکەی Helldivers دەڵێ پشوێک وەردەگرم جارێک کار ناکەمەوە لە ماوەیەکی نزیکدا ناگەڕێمەوە بەڵام لە داهاتوو هەر دەگەڕێمەوە بۆ دروستکردنی یارێکی نوێ کە بێگومان یارە نوێ کەستەوی Helldivers 3 دەبی یارێکی دیکەش لە بەرەمەیانە بەڵام ئەویان دەکرێتە زنجیرەی تەلەڤیزۆنی ئەویش Beyond Two Souls کە پێم لە کوردستانی زۆر بەناوبانگ ئێمە زۆر دەبین لە ئۆنلاین سەری ڤیدیۆکانی پێم مامە حەمە بکردی ماوەکانی دیکە بوو کاتی خۆی بوونام کەی بوو بەس میهیم
سێرچێکم کرد خەڵکێکی زۆر لە کوردستانیش عاشقی ئەو یاریانە بیان تو سۆڵ کە یاریش زۆر خۆشە من زۆرم حەز لێیە دەکرێتە زنجیری تەلەڤیزۆنی کە جێگەی دڵخۆشیە. بێمە لای هەواڵی یاریەکان تەزام ئاڵلقەی تۆزێک درێژ دەبێت بێمە لای هەواڵی یاریەکان بە باسە ڕۆکستار بکەم. ڕۆکستار کارمەندێکی ڕابردوی ڕۆکستار لە مقابلەیەکیدا دەڵێ محاڵە جیتیئەی 6 لەسەر پلەیستەیشن 5 ئاسایی وەروە ئێکسبۆکس سیریس X و S سی فریم زیاتر بی سی فریم دەبی دەڵێ بەڵام ڕۆکستار هەوڵ دەدا باشترین سی فریم پێشکەش بکەواتە لە سی فریم فرێمێکی نێتە خوارەوە واتە یاریەکە 6 فریم نابی زە سی فریم 6 فریم فەرقی چیە فەرقیەوەیە مونە یاریەکان لەسەر پلەی چواری دەکەی هەز دەکەی زۆر خاوە کارتەکە خاو لە جوڵێ کامیرە خاو لە جوڵێ بەڵام لەسەر پلەیستەیشن 5 کە دیکەی کارتەکان سریعتر دەجوڵێ سە یاریەکە بیت 6 فریم هەندێک یاریشمان هەیە لەسەر پلەی چواریش 6 فریمە جا ئەوە وا دەکەم کەوا تۆ چێژ لە یاریەکە زیاتر وەربگری و یاریەکە نەرمتر خۆی پیشان دەدا و ریسپۆندەکەی باشتر بسن کە تەقە دەکەی زووتر تەقە دەکە لەوەی کە تەقە دەکەی ئەدا دەقە دەکە یان شتێک دەکەم حرەکەک دەکەم میم بەڵام ئەو کەسە دەڵێ ئەو دیڤلۆپەر دەڵێ بەڵام ئەگەری هەیە لەگەڵ سۆنی یاخود ڕۆکستار لەگەڵ پلەیستەیشن 5 پرۆ شتێ بکە کە مۆدی 6 فریم بەردەست بخە و لەوانەشە لە داهاتوو مۆدی 6 فریم لەسەر پلەیستەیشن 5 ئاسایی و ئێکسبۆکس سیریس X بەردەست بخەن کە باوەڕ ناکەم زۆر 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 ناڕاست بیە قسانە پێشم وایە سەرەتا یاریەکە سی فریم دەبی بەهۆی ئەوەی کە NPC یەکجار زۆری تێدا دەبی خەڵکی یەکجار زۆری تێدا دەبی پێم وایە ئەگەر بێت و یاریەکە بکرێتە 6 فریم لەسەر PS5 پرۆ خەڵکێکی یەکجار زۆر PS5 پرۆ دەکڕن بەڵام ئایا سۆنی دەتوانێت ڕێککەوتن لەگەڵ ڕۆکستار بکە چکە ڕۆکستار باوەڕ ناکە پێویستی پێبی بەڵام بگمە ڕۆکستار حەز دەکە یاریەکەی خۆی باشتر بی لە سەر کۆنسۆڵێکی دیکە چاڕوانم بەڵام سی فریم کارە ساتە بەڕاستی یعنی 2025 ئەو ساڵ جیتیئەی 6 بە سی فریم بڵاو بکرێتەوە کارە ساتێکی گەورەی بەڕاستی کارە ساتە یعنی لۆ ناتوانین بە 6 فریم یاریێکی وەکو جیتیئەی 6 بکەیت هیوادارم ئارچ نەبی لەسەر PS5 پرۆیەکە مۆدی 6 فرێمەکە بەردەست بخەن. جێف کێڵی بە فەرمی بەرواری سەمەر گەیم فێستی کۆنفرانسە گەورەکەی ئەم ساڵی ئاشکرا کرد لە مانجی 6 دەبی لە 6 ڕۆژی هەینی سەمەر گەیم فێس ئەنجامدرێ و بەڵێنیشی داوەکەوە تۆنێک لە یاری گەورە و سپێکتاکلەر واتە شتیشی نایاب زەبەلاح پڕووناچی گەورە تەقینەوە لە سەمەر گەیم فێس دەبی کە منیش پێم وایە سەمەر گەیم فێس ئەم ساڵ یاری گەورە و زەبەلاح تێدا دەبی لەوەرەی 2025-26 ساڵێکی زۆر ناوازت دەبی لە 2023 هەر وێران بەرواری بڵاوکردنەوەی یاری دەبی 2K25 ئاشکرا کرا لە مانجی سێە پێش بینیمان دەکرد گرافیک کە جوانتر کراوە هەندێک مۆدی نوێتێدا هەندێک گەیم پڵی گچکۆکەشیان تویک کردی دەستکاری کردیە واروها دەبێت 2K بە فەرمی ئاشکرا کردکەوە ڤێرژنی مۆبایل لە بۆ یاریەکە لە بەرەمێنانە لە ماوەیەکی نزیکدا بڵای دەکەنەوە کە پێمان پێشترش دەبێت 2K لەسەر مۆبایلی هەبوو بەڵام لایەندا ئێستا دەگەڕێتەوە سەر مۆبایلی یاری ساڵ هیل 2 فرۆشەکە گەیشتە 2 ملیۆن کۆپی کە دڵخۆشم تاوەکو ئێستاوام نەکردێت کە بەداخەوە مەزال نەبووە نازم مەزالم هەیە لە بۆ یاری دیکەم مەسەستا خەریکی ڕاچێتەن کڵاکم لەسەر PS3 مەسە پلەیستەیشن 3 خۆمی نەیە یاری گالڤار ئەسێشن پێ تەواو کرێوەشێت ئێستا خەریکی ڕاچێتەن کڵاکی پلەیستەیشن 2 مە لەسەر پلەیستەیشن 3 بیست یاریشم پێدا خەریکی یاریە کۆرانەوە نازم لە یاری نوێ پێدا و دەمێ باسی ئەوش بکەم یاری ئەساسن کریت دەبێ باسی ئەوش کەوا یاری ئەساسن کریت میڕاژ دیڵسێکی لە بەرەمێنانە کە لەلایەن حکوومەتی سعودیاوە پارەی پێدراوە تاوەکو چیرۆکی یاریەکە بهێنێتە سعودیا بیابانەکانی سعودیا ئادایان ڕکلام لە خۆیان بکەم زانە وڵاتەوە هەیە لە ڕێگەی ڤیدیۆ گەیم لە ڕێگەی فیلم ڕکلام لە بۆ وڵاتی خۆی دەکات تاوەکو بناسرێت جیهاندا کار نەک دژمنی خۆمان بین دەبێت وە بکەی وڵاتی خۆ تەشت لە دنیا نەقڕقدی بتۆ سعودیا ئێستاەوە دەکات ئەوەش بەرنامەی سفر یەکژیری بوو لەکنە خۆم سەعاتێکە قسەی دەکەم نازانم بە مۆنتاژ دەچێت دا لێ بردنەکەمەکە زۆر درێژ بی و هیواداریشم بەرنامەکەتان بەدڵ بی بەڕاستی یەکێک لە ئاڵقە پرزانیاریەکان دەوم شەویلاکم نەما زۆرم گۆ بەڵام معلوماتی باش تێدا بوو هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بی تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ